نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو بەڵگەکانی دژ بە نووسینەوە. لەم بابەتەدا با لە پێشدا چاوێک بخشێنین بەسەر ئەو فەرمودانەدا کە ئاماژەیان بۆ دەکرێت بۆ ئەوەی بوترێت سوننەت زۆر لە دوای سەردەمی پێغەمبەرمانەوە تۆمار کراوە و ڕۆژهەڵات ناسان و نووسەرە موسڵمانەکانی کاریگەر بەوان کردویان نەتە بەڵگە بۆ خۆیان. لە کتێبی تەقید العلمدا هاتووە کە ئەبوو سەعیدی خودری وتویەتی: استأذن النبي صلى الله عليه وسلم في الكتابة فلم يأذن لنا. ئێمە بۆ نووسینەوە داوای نووسینەوەمان لە پێغەمبەری خوددا کرد، بەڵام ئەو مۆڵەتی نەداین. ئەم جێرانەوەیە کە گوڵجی هەر و شوێنکەوتوانی وەک بەڵگە نیشانی دەدەن پسپۆڕانی هەڵوێستەیان لەسەر دروستی کردووە. ئەڵبەتە لەم نێوەندەدا لە نێو سەرچاوە سەحیحەکانی وەک سەحیحی ئیمام موسلیم ئەم فەرمودەیە هەیە کە دووبارە ئەبوو سەعیدی خودری دەیگێڕێتەوە: لا تكتبوا عني ومن كتب عني غير القرآن فليمحه. هیچ شتێک لە منەوە مەنووسن، هەر کەسێکی هەر شتێکی جگە لە قورئان لە منەوە نووسیوە ئەوە با بیکوژێنێتەوە. هەردووبارە لە تەقید العلمدا لە هاوڵی بلیمەتی لەبەرکردن ئەبوو هورەیرەوە کە زۆر گرنگی بە فەرمودە داوە و ئارەزوێکی زۆری هەبوو بۆ تۆمارکردنی فەرمودە، بەڵام بێ پێویست بوون بە تۆمارکردن هەر شتێک کە یەکجار بیستبێتی لەبەری کردووە ئەم فەرمودەیە گوێزراوەتەوە. پێغەمبەری خوددا هاتە لامان، هەندێک لە هاوڵانمان شتانێکیان دەربارەی فەرمودە دەنووسیەوە، ئەویش فەرمووی چی دەنووسنەوە؟ ئەوانیش وتیان ئەو شتانە دەنووسینەوە کە لە تۆ گوێمان لێبووە. پێغەمبەری خوش لە وەڵامدا فەرمووی: أتدرون ما ضل الأمم من قبلكم إلا بما اكتتبوا من الكتب مع كتاب الله. ئایا دەزانن هیچ شتێک گەلانی پێش ئێوەی بە گومڕاییدا نەبرد مەگەر ئەوە نەبێ کە لەگەڵ کتێبی خوددادا لە کتێبی دیکەوە وتەی کەسانی دیکەیشیان تۆمار کرد و نووسیەوە؟ لەو ڕیوایەتانەدا کە گواسماننەوە هۆکار و بیرۆکەی قەدەغەکردنەکە ڕوونە. لە کاتێکدا پێویستە لە دەمی نووسینەوەی کتێبی خوددادا ئیدی چ قورئان بێت یا تەورات بێت یاخود ئینجیل وتەی کەسانی دی بە تەواوی لێدا ببڕێنرێت و گفتاری پێیانبەران یاخود کەسانی دی بە چواردەوریدا نەنووسرێت. گەلانێکە بوون کە ڕەچاوی ئەمەیان نەکردووە و لە سەرنجامدا لەگەڵ تەوراتدا زۆر شتی دیکە بە ناوی خودداوە تۆمار کراوە. لە سەردەمێکدا ئینجیل تەنها یەک دانە بووە، بەڵام بە تێپەڕبوونی چەند سەدەیەک گەورە بووە و بووەتە چەند جەڵدێک. بەم شێوەیەش هەردوو ئەو کۆمەڵانە لەسەر ڕێگەی ڕاست لایەنداوە و کەوتونەتە نێو ڕێی گومڕایی. ئەم ڕاستیە کاتێک لە پەنا ئەو فەرمودانەدا خوێندنەوەی بۆ دەکرێت کە ڕێگەی بە نووسینەوەی فەرمودە داوە و بگرە فەرمانی پێکردووە و لەسەر بابەتی تۆمارکردنی فەرمودە وەستاوەتەوە کە ژمارەیان لەو فەرمودانەی ئەم بابەتەیان قەدەغە کردووە زۆر زیاترە، باشتر دێتە تێگەیشتن. ئەبوو هورەیرە کە لەسەرەوە ئەو فەرمودەیەیمان هێنا کە باسی قەدەغەکردنی نووسینەوەی سوننەتی دەکرد، دەڵێت لە نێو هاوڵانی پێغەمبەری خوددادا هیچ کەسێک هێندەی من فەرمودەی لەلا نییە جگە لە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس، چونکە من نەم دەنووسیەوە و ئەو دەینووسیەوە. بەڵێ، عەبدوڵڵای کوڕی عەمر بە دەربڕینی خۆی هەر شتێکی لە پێغەمبەری خواوە بیستبایە دەینووسیەوە. جا کەسانێک پێیان وت تۆ هەر شتێک لە دەمی پێغەمبەری خواوە بێتە دەرەوە دەینووسیت، لە کاتێکدا ئەویش مرۆڤێکە، جار هەیە تووڕە دەبێت و جار هەیە خۆشحاڵ دەبێت. جێڕەرەوانی فەرمودە ناوی ئەم کەسانە لە ڕوانگەی ئەدەب و پێویست نەبوونەوە دەشارنەوە. لەسەر ئەم قسەیە عەبدوڵڵای کوڕی عەمر وازی لە نووسین هێنا و بابەتەکەی بۆ پێغەمبەری خوددا باس کرد. سەروەریشمان بەدەستی زاری مبارەکی نیشاندا و فەرمووی: اكتب فوالذي نفسي بيده ما يخرج منه إلا حق. بنووسە سوێند بەو کەسەی نەفسی منی بەدەستە جگە لە حەق هیچ شتێکی دیکەی لێوە دەرناچێت. ئەو هەرچەندە مرۆڤیش بووبێت بەڵام پێیانبەر بوو، تووڕەبوون و خۆشنودبوونیشی هەر بۆ خوددا بوو، وا لە هەموو حاڵ و بارێکدا تەنها حەقی دەوت. بەڵێ، هیچ وتەیەک و قسەیەکی ئەو لە هەوا و هەوەسیەوە نەبوو
لە ئارەزوو مرۆییەکانیەوە سەرچاوەی نەدەگرت. ڕاستتر بڵین ئەو لە خۆیەوە قسەی نەدەکرد، تەنها ئەوەی دەوت کە بە وەحی بۆی دەهات. فیترەتی لەگەڵ ئەرکەکەیدا ئاوێزان و هەموو شتێکی پێغەمبەرانە بوو. سینجی شەخ کرابوو، بەشی شەیتان هەرچی بوو بێت دەرهێنرا بوو. ئیدی دەستوەردانی فیترەت و سروشتی مرۆڤانە لە ژیانی نورانی نبوەتی ئەو جێی باز نەبوو. هەر شتێک ئەو بیوتایە بەشێک بوو لە دین، هەر بۆیە دەیفەرموو بنووسە.